جیاوازی نێوان نەریتەکان و کەلتوریشی باس کرد، بەڵام بەشی یەکەمی کۆڕەکە سەبارەت بە نەریتی پیشەیی بوو کە جیاوازیەکی باس کرد لە نێوان نەریتی پیشەیی لە کوردستان و لە تاراوگا. لەوێش مەسەلەی سوپەرمارکێتێکی بە نمونە هێناوە، هەم لە کارکردنە، هەم لە هەڵوێز وەرگرتنە، هەم لە شێوەی مەعامەلەکردنە. ئەم مۆراڵەی بە جۆرێک باس کرد کە جیاوازیەکەیە، ئەمەش کێشەیەکی دروست کردووە ئەم جیاوازیە بەتایبەت بۆ کوردانی تاراوگا کە لە دەرەوەن لە مەسەلەی پەروەردەدا کە کاریگەری هەیە بەتایبەت لەسەر منداڵ و ئەوانەی کە لەگەڵ کۆمەڵگایەکە بۆ ئەوان تازەیە یا چەند سەڵێکە لەوێن ڕوبەڕوو دەبنەوە. پێم وایە یەکێک لە خاڵە ئەساسیەکانی ئەو مۆڕاڵانەی باس کرد کە لە کاری پیشەییدا هەیە. و ئێستاکە بەشی دووەمی دووبارە دەست پێ دەکەنەوە لە درێژەی هەمان باسدا، بەڵام قەرارە ئەمە دووبارە نەبێتەوە لەسەر مەسەلەی نەریت و کەلتور و ئەوانش قسە بکرێتن. من لێرە دووبارە بە خێراتنی دکتۆرەکەم و هیوادار سەرم باش بێتن و ئێمە گوێبرن و ئەوانش قسەکاری دەست پێ بکەن. فەرموو دکتۆر. هەموو لایەک بەخێر بێن. وابزانم ئەوەی کورتە سیمینارەکەی پێش و باس کرایەوە لەلایەن کاک جەلالەوە. هەوڵ دەدەم لەم سیمینارە، مانی بەشی یەکەمی سیمینارەکە باسی بنەمایەکی گرنگ بکەم لەو ئەو بنەما گرنگە بکەم کە مۆراڵی مۆدێرنی لەسەر دامەزراوە. کە دەڵێم مۆراڵی مۆدێرن، مەبەستم لەو مۆراڵەیە کە لە وڵاتانی ڕۆژئاوا وەکو مۆراڵێکی کۆمەڵایەتی و فەرمیش پێڕۆ دەکرێت. من لەوانەیە زۆرێک لەو بڵین ئەو شتانی کە باسی دەکەمە وەڵێن هێنجانی کە بۆ سیستەمەکە هەمە لە ڕێگەی ئەو کارکردنی و مۆراڵەوە بێ لە ئەڵمانیا، چونکە من بە حکومیەوەی لەوێ ساڵانێک ژیاوم، لەبەرەوە هەڵێنجانەکەم بۆ سیستەم لە ڕێگەی ئەو ئەزمونەوەیە کە من لە ناو ئەو سیستەما بەسرم بردووە. بێگومانە و سیستەمە مۆراڵیە سیستەمێکە کە وەکو بڵێ لە زۆرێک لە وڵاتە ئەوروپیەکانە بە شکلێکی باش و پەیڕەو دەکرێت، بەڵام لەوانەیە هەندێک بڵێن جێبەجێکردن و دانانی و فۆرمانی کە بۆ ینی جێبەجێکردنی و بنەمایە هەندێک جیاوازی هەبێت، بەڵام جیاوازیەکە وەندە نییە کە بتوانێت کاریگەری لەسەر بنەماکە دانێ. یا لەبەرەوە من لەوێوە قسە دەکەم واز دەکەمەوە شتەشۆ مۆراڵی کە سیستەمەکەی شی دەکەمەوە، ئەوانی کە لەوێ دەژین هەمویان بە ئاسانی دەتوانن هەست بەوە بکەن کە لەوێ ڕوو دەدا لە کاتێکا کە تاکێکی ئەوروپی یا کۆمەڵێک خەڵک پێکەوە و مۆراڵە لە شوێنێکی دیاریکراوە پەیڕۆ دەکەن. تاوان بنەماکە لە ناو بڵێنە دەستوری ئەڵمانیا یەکەم بنەماک یەکەم بەندی کە هەیە ئەوەیە کە کەرامەتی مرۆڤ پارێزراوە. کەرامەتی مرۆڤ، مەبەست لە کەرامەتی مرۆڤ چیەوە؟ ئەمە تەبەن من پێم وایە بنەمایە ئەساسیەکەی ئەو مۆراڵەیە کە لەوێ هەیە کە بڵێن کوردانی تاراوگا لە ڕێگەی ئەو ژینگە پەروەردەیەی کە مناڵەکانی ئەوانی تایە ئەم بنەمایە لە ناو مێشکیانە دەچەسپێ و دواتر بە شکڵێکی نەئاگایانە بێ یا ئاگایانە بێ ئەوان ینی ئەو نەریتەم کە ئەو مۆراڵە هەیەی بە پێی ئەو بنەمایە جێبەجێ دەکەن. بەواتایەکی تر مۆراڵەکە هەست دەکەم کۆی مۆراڵەکە ڕەوایەتی لەو بنەمایە وەردەگرێت، بنەمای پاراستنی کەرامەتی ئینسان. بێگومان کەرامەت لەم چەمکە قانونی و مۆراڵیە مانی جیاوازە لە کەرامەت تەسەوەر دەکەم لە چەمکێکی فەلسەفیە من پێشتر کە باسی بڵین کەرامەتم کردووە بە معنە فەلسەفیەکەی لە فەلسەفەی ئەخلاقات، بێگومانە مە شتێکی ترە، چونکە کەرامەت لە ئەخلاقا لە ئاکارە شتێکە و لە مۆراڵە شتێکی ترە. لەبەرەوە ئێستا باسی ئەمە کەرامەت دەکەین یا ئەوەی کە کوردەواری پێی دەڵێن عیزەتی نەفس یا شەرەفمەندی کەس ئینسانەکە، ینی ئەوەی کە ینی نابێ مرۆڤەکان ئەگەر بێت و
دەستی لێ بدەن وەکو وا بێت دەست لە خودیە و بەشەرە درابێت لە زاتەکەی درابێت و ئەوان یعنی ئەو دنیای مۆدێرن کە هات ویستی مۆراڵێکی نوێ دامەزرێنێ و مۆراڵە نوێەکەی پێم وایە لەسەر ئەساسی ئەم بنەمایە دامەزراند بنەماکەشەوەیە چۆن وا بکرێت کە هیچ کەسێک بۆی نەبێ لە کەرامەتی ئەوی تر بدا یا لە عیزەتی نەفسی بدا بە هەر ڕێگایەک لەو ڕێگایانی کە هەیە و پێم وایە ئەو مۆراڵە کە لەوێ دامەزرا بۆ ئەوە دامەزرا کە ئاوا بێ کەرامەتی مرۆڤ لە ناو کۆمەلگا پارێزراو بێت و کەرامەتی مرۆڤ وەکوتم بە مانایەکی دیاریکراو کە هەیە دواتر بە وردی باسی دەکەم ئەو کەرامەتەی کە لە مرۆڤ لە ڕێگەی ئەم مۆراڵەوە دەپارێزرێت چییە و بۆچی ئەم بنەمایە وەکو بڵێ بنەمایە بۆ کۆی ئەو مۆراڵە و لە هەموو دانانی هەمووی یاسایەکە یاسایەکی حکومیە مەدەنیا بێ یا عادەتێک بێ لە عادەتەکانی کۆمەلگا وەکو یاسایەکی کۆمەڵایەتی نەکە فەرمی حکومی کە لە ناو مێشکی تاکەکانە هەیە کار دەکا لە هەموو ئەمانە ینی ئەوە دائیمەن لە پێش چاو گیراوە کە دەبێت لە هەموو کاتێکا لە هەر شوێنەکە کە تۆ جوڵەیە گەڵسوکەوتێک دەکەی کەرامەتی ئینسانەکەی بەرامبرت بە پارێزراوی بمێنێتەوە لێرە مەوزوعی کەرامەت یعنی شتێک کە ئێمە زۆر بە ئاسانی دەتوانین هەستی پێ بکەین کاتێک فعلەن کەسێک هەوڵ دەدا دەست لە کەرامەتماندا یا وەکو بڵێ بەر کەرامەتمان بکەوێ ئەم مەوزوعە لەبەر ئەو کۆمەلگا ئەوروپیەوە ئەم مۆراڵی کە ئێمە باسی دەکەین مۆراڵێکی پیشەییە و من باسی کولتور ناکەم لێرە و کولتور بەدەرە لەمەی کە ئێستا باسی دەکەم و بە هیچ شێوەیەک لەم باسی کە ئێمە لەسەری دەڕۆین لەبارەی مۆراڵەوە نابێ بیر لە کولتور بکرێتەوە و ئێمە دواتر باسی کولتور دەکەین کە کولتور لە ناو ئەم کۆمەلگای مۆدێرنا دۆخەکەی چییە و چۆن مامەڵەی لەگەڵ دەکرێت ئەوەی کە ئێستا ئێمە قسەی لەبارەوە دەکەین مۆراڵە و ئەو مۆراڵەش کە لەبارەیەوە دەدوێن هێشتا هەر مۆراڵە پیشەیەکەیە و ئێمە نەچوونەتە ناو مۆراڵی ناپیشەیی ینی ئەو مۆراڵەی کە لە کاتی پشووە ئیش دەکا لە نێوان تاکەکانە یعنی ئەو مۆراڵی کە بۆ نمونە لە قەراخی دەریایەکە کار دەکا یا لە توزانم شوێنێکی حەوانەوە کار دەکا یا لەسەر جادە کە ئەو خەڵکە یەکتری دەبینن کار دەکا ئەم مۆراڵە تەبان مۆراڵێکی ناپیشەییە و شتێکی ترە کە دواتر من ئەوە دێمە سەری بە ئەویش ئەس دەکەم سیمینارێک لەوانەیە دوو سیمیناری بووێت و لێرەش ئێستا بە دیاریکراوی من باس لە مۆراڵە ئەوروپیەکە دەکەم و باس جارێت لە مۆراڵە ڕۆژهەڵاتیەکە ناکەم کە دواتر من دێمە سەری و دوایەوەش بەراورد دەکەین لە بینی ئەم دوو مۆراڵە دوای بەراوردکردنەکە لە بینی هەردوو مۆراڵەکە بۆمان دەردەکەوێ ئەو تاکانەی کە لە ئەوروپان و خێزانە کوردانی کە ڕۆشتون بەو مۆراڵەی ئێرەوە ڕۆشتون بۆ ئەوێ و مناڵەکانیان ئەو مۆراڵەی ئەوێ وەردەگرن و ئەم بەرکەوتنە مۆراڵیە لە بینی باوانەکان و مناڵەکانە ڕوودەدا لەکوێ ڕوودەدا و لە چ شوێنەکە بەپێی مۆراڵی باوانەکان هەست دەکەن منداڵەکەیان یا ئەوەی کە سەر بە خێزانەکەی ئەوانە لە خەتەرایە لە کاتێکە لەوانەیە ئەوەی کە ئەوان وای دەبینن لە خەتەرایە پەیڕەوکردن بێ لەو مۆراڵەی کە لەو کۆمەلگایە هەیە و لێرە دوو نظامی مۆراڵی تا حەدێکی زۆر پێچەوانەی یەکتری کار دەکەن و بەڵام دیار نییە لەکوێوە پێچەوانن و من دەمەوێ بچمەوە سەر ئەو بنچینەی کە تایە ئەم دوو مۆراڵە پێچەوانە دەبنەوە یعنی تووشی لێک دژی دێن لەگەڵ یەکترا و ئێستا من بنەمای مۆراڵە مۆدێرنەکە باز دەکەم کە دەڵێم ئەم بنەمایە لەسەر ئەوە دامەزراوە کە کەرامەتی مرۆڤ دەبێت پارێزراو بێ لە هەر هەرسوکەوتێکی پیشەیی
یا ناپیشەی تاکەکان بەرامبەر یەکتری دەکەن. بەڵام ئایا ئەم کەرامەتە چۆن پارێزراوە؟ ئایا مرۆڤەکان ئاوا پەروەردەکراون یا مرۆڤەکان خۆیانن کەرامەتی یەکتر دەپارێزن، یا وەکو ئەو سیستەمە مۆراڵیەیە کە وا دەکا کە مرۆڤەکان ئەگەر لە شوێنەکە بیان نەوێ کەرامەتی یەکتر نەپارێزن نەتوانن نەیپارێزن. و ئێمە کاتی باسی مۆراڵ دەکەین، هەم مۆراڵ و هەم یاساش و هەم حکومەتیش و ئەمانەی هەمووی کە دامەزراون بۆ ئەوە دامەزراون لە ڕاستیە ئەو تەعەدایانە ڕاگرن کە مرۆڤ لە مرۆڤی دەکا. و مرۆڤ بۆی ئەوە شەڕەنگێزیەکی تایە، ئەو شەڕەنگێزیە دەبێت کۆنترۆڵ بکرێت تا خەڵکەکە بتوانێت بە ئیسراحەت کار بکە و ژیان بچێتە پێشەوە. لە ڕاستیا یاسا بۆ کۆنترۆڵکردنی شەڕەنگێزی هاتووەتە ئاراوە، نەک بۆ دابینکردنی ئەوەی کە لە خەیاڵمانە هەیە و پێی دەڵێن دادوەری. یعنی بە جۆرێکی تر یعنی دوو جۆر لە دادوەری هەیە. دادوەریەکەیە کە دادوەریەکی ڕەهایە، ینی دادوەریە بەبێ قەیدی یاسایی. دادوەریەکی تریش هەیە دادوەریە بە پێی یاسا. ینی دادوەری بە پێی یاسا بۆ کۆنترۆڵکردنی شەڕەنگێزی ئینسانەکان دامەزراوە. بۆەوە دامەزراوە کە ئینسانەکان ینی کەرامەتی یەکتر بپارێزن، چونکە ئینسانەکان بەوەی ئەو شەڕەنگێزیەی خۆیانەوە خۆیان ئەگەر بێت و مۆراڵێکی ئاوان نەبێت خۆیان لە خۆیانە وەکو بڵێ نەیان نەوێ کەرامەتی یەکتر پارێزن. ئەمە تابان بە شکڵێکی گشتی، ینی کاتێکۆ بس باسی کۆمەلگای سروشتی دەکات دەڵێت جەنگی هەمووانە دژی هەمووان، و ئەمە ئەوە دەخاتە ڕوو کە مرۆڤەکان شەڕەنگێزیەکیان تایە دەبێ و ئەم شەڕەنگێزیە لە ڕێگەی یاساوە ڕێک بخرێت و بە جۆرێکی لێ بکرێت کە مرۆڤەکان بەر شەڕەنگێزی یەکتر نکەون. لێرەوە دەمەوە بچمە سەر وردکردنەوەی باسەکە. ئایا بەپێی ئەو مۆراڵە کەرامەتی مرۆڤ چۆن پارێزراوە؟ بێگومان ئەم مۆراڵە مۆراڵێکی پیشەییە و ئەم مۆراڵە لەسەر ئەو ئەساسە دانراوە کە فرمانی پاراستنی تاک، مانەوەی تاک داوای دەکا لە ژیانە. یعنی لەسەر ئەوە دامەزراوە کە ئەو پێداویستیە بنشینە یانەی کە مرۆڤ پێویستێتی بۆ گوزەران و مانەوە چین، کە ئەمانە لە ڕێگەیانەوە وا دەکرێت کە مرۆڤێک کەرامەتی مرۆڤێکی تر بکرێت، کەرامەتی مرۆڤێکی تر بشکێنێ یا هەر شتێکی تر لەوانە، عیزەتی نەفسی نەهێڵێت. ئەوانەش چینە و پێداویستیە بنچینەیانە؟ خۆراکە کە من پێویستمە بۆەوەی بمێنمەوە، شوێنەکە بۆمانەوەم کە بتوانم شوویتیا بدەم و باو شوێنە وەکو بڵێ شوێنێکی گونجاو و ملائم بێ بۆمانەوە، لەگەڵ تەندروستیم. و ئەم سێ پێداویستیە بنچینەیە کاتێک مرۆڤ یعنی ئەو داهاتەی هەیەی بەش ناکا، ئەو کاتە دەبێت داوا لەوانی تر بکە کە ئەمەی بۆ پڕکەنەوە. بۆ نمونە کە پارەکەی بەشی ئەوەی نەکرد کە ئەوەندە نان هەبێ بیخوا کە یعنی پێویستێتی بۆ ژیان، ئەو کاتە ناچارە دەبێ بچێت لەوانی تر داوا بکات تا ئەوەی بۆ پڕکەنەوە. ئەمە لە کاتێکە ئەگەر هات و کارێکی نەبوو بیکە، هیچ نەیتوانی، هیچ ڕێگایەکی نەبوو بۆ ئەوەی ئەوە دابین کاکە بۆ ژیانەکەی پێویستە. بامان شێوە شوێنی مانەوە، بامان شێوە مەوزوعی تەندروستی کە کەسەکە نەخۆش دەکەوێ، و ئەم پێداویستیە بنچینەیانن لە ڕاستیە لە قۆناغێکا وا دەکەن کە مرۆڤ ببێ بە کۆیلەی مرۆڤێکی تر. و ئەم پێداویستیە بنچینەیانن کە وا دەکا مرۆڤ
یعنی خۆی ژیانی خۆی و جەستەی خۆی بفرۆشێ بە مرۆڤێکی تر، یعنی بیکا بە مڵکی مرۆڤێکی تر. و ئەوەی کە هیگڵ لە ململانەی بینی دوو کەسا باسی دەکا کە یەکێکیان باکی بە ژیان نییە لە جەنگەکە، ئەوی تریان باکی بە ژیانە، بەڵام ئەویان کە باکی بە ژیانە لەبەرەوەی باکی بە ژیانە لە جەنگەکە دەدۆڕێ و ئەوی تریان دەباتەوە لەبەرەوەی باکی بە مردن نییە بۆمونە و باکی بە ژیان هەیە بەڵام باکی بە ژیان نییە وایانی باکی نییە بەوەی کە بمرێت، بەڵام ئەوی تریان باکی بە مردن هەیە، ینی دەیەوێ بژی. ئەلێرەوە ئەوەیان کە ینی باکی بە ژیان نییە لە جەنگەکە دەباتەوە، بەڵام کە دەباتەوە لە جەنگەکە بۆ ئەوەی ئەوی تر لەبەر ئەوەی دەیەوێ بژی و ژیانەکەی خۆی بکرێتەوە لە بەرامبەر ئەمە دەکەونە ناو ڕێکەوتنێکەوە. ڕێکەوتنەکەشەوەیە کە ئەم ببێ بە سەردار ئەو ببێ بە کۆیلە، و ئەو ببێ بە کۆیلە یانی چی؟ یانی ئەوەی کە ئەم حەز دەکات دەبێ ئەو بیکات، و ئەوەی کە ئەم حەز دەکات دەبێ ئەو بیکا ئەو وا لێ دەکا ئیتر خۆی نەبێت، ئیتر ئەمە مڵکێک بێەوە مڵکی ئەو کەسە بێەوە ئەو کەسە خاوەنداریەتی لێ بکە. یعنی ئەوەی کە ئەم داوا دەکا ئەو وابێت وەکو ئەوە وایە من شتێکم هەیە کە خۆم خاوەنی هەم دەمەبێ هەر شتێکی لێ بکەم دەتوانم لێ بکەم چونکە من خاوەنی ئەم شتە. ئەو کاتە ئەم سەردارە لە بەرامبەر ئەوەی کە ینی کۆمەکی دەکا لە پێداویستە زەروریەکانە بۆ ئەوەی ئەو کەسە لە ژیان بمێنێتەوە، ئەو دەبێ ئامادە بێ ئەم هەرچی ود ئەوە بکات، ینی ئەو کاتە ئەو تەنها ئامرازێکە بەدەست ئەمەوە، وەکە کە بوو بە ئامرازێکیش بەدەست ئەوەوە ینی خودی نییە، ینی ویستێکی نییە. کاتێک مرۆڤ ئەم ویستەی نەما ینی کەرامەتی نییە، ینی بوونێکی سەربەخۆی نییە، و ئەمە دایمە شتێکی شوێن کەوتەیە بە ویستێکی تر و ویستی ئەم کەسە نەفیکراوەتەوە. لەبەرەوە ئەم کەسە ینی هەر وەکو ئەوە وایە کە ئەو کەسە بڵێن ئاژەڵێکی هەیە، ئاژەڵەکە ڕام دەکا بەو شێوەیە کارەکە بکا کە ئەو دەیەوێت، ینی ئەم شتەکانی خۆی بەسەر ئەوە دەسەپێنێ و بە شێوەیەک هەرسوو کەوتەکەی وا لێ دەکا، ینی مۆراڵێکی پێدەدا. مۆراڵەکە لە بەرژەوەندی کایە؟ لە بەرژەوەندی ئەوایە کە لە بەرژەوەندی سەردارەکایە کە مۆراڵەکەی داوە بەوە. مۆراڵەکە مەمەسم لەو نەریتەیە کە ئەو کۆیلەیە ئەو کەسە دەبێ پەیڕەوی کا بۆ ئەوەی شتەکان ئاوا بن کە خاوەنەکەی دەیەوێت. و کاتێک کە سەردەمی مۆدێرن دێ و هەز دەکەم سەردەمی مۆدێرن لە ئەنجامی ئەوەوە دێ کە تاکی ئەوروپی وەکو بڵێ ئەم مەوزوعی نەمانی کەرامەتە یان نەمانی ویستە لە ناو کۆمەلگاکە هەراسانی کردووە بە ڕادەیەک کە ئیتر بیەوێ ئەو شتە دەستکاریکە، ئەو نەریتە دەستکاریکە کە لە بینی ئەوانەیە کە ژیانی ئەوانی تریان لە دەسەوە ئەوانی تر دەبێ وا بجوڵێنەوە کاماندیانەوێت. وە لێرەوە من پێم وایە یعنی ئێستا شۆڕشی فەڕەنسا کە ڕوودەدا زەکەم بەرەنجامی ئەمەیە، ینی گۆڕینی ئەم نظامە ئەم سیستەمە مۆراڵیەیە بە سیستەمێکی تر کە تایە مرۆڤەکان کەرامەتیان پارێزراوە. و لێرە ئێمە دەتوانین ینی وەکو بڵێ بە کۆمەڵەشتی زۆر زۆر ورد لە ناو ئەو سیستەما ئێمە ئەوە دیاریکەین کە چۆن لە ناو ئەو سیستەما کەرامەتی مرۆڤ دەپارێزرێت. بێگومان هەر تاکێکی ئەوروپی کە بە ناو ئەو پەروەردە بە ناو ژینگە پەروەردەیە تێدەپەڕێت، لە ئەنجامی ئەوەی کە بەناو ئەو ژینگە پەروەردەیە تێدەپەڕێت ئەو مۆراڵە وەردەگرێت و ئەو مۆراڵەش بنەمایەکی هەیە کە بنەماکەی ئەو بنەمای پاراستنی کەرامەتی تاکە. ئێستا دەمەوێت بچمە ناو وردەکاری ئەو مۆراڵەوە و ئەو سیستەمەی کە کار دەکات لە پەیوەندی نێوان کەسەکانە لە ناو کۆمەلگایەکی مۆدێرنە کە مۆراڵەکەی لەسەر بنەمای
پاراستنی کەرامەتی تاک دروست بووە. کاتێک کەسێک لا پێداویستیە بنچینەیەکانە کە عیبارەتەوە وتم لە خۆراک و شوێنێک بۆ نیشتەجێبوون و ینی مەوزوعی تەندروستی پەنا دەبا بڕ بۆ کەسێکی تر هەر بەوەنەی کەسەکە ئەگەر کۆمەکیشی بکا بەزەیی پیابێتەوە ینی وەکو بڵێ کەرامەتی ئەو کەسی خستووەتە مەترسیەوە. ئەوە جگەل لەوەی کە ئەم کەسە لەو کاتی تنگانە بەدەمیەوە دەچێ و کۆمەکی دەکا قەرزاری بکا بەوەی کە ئەو ژیانی ئەوی ینی ئەوی لە مردن ڕزگار کردووە. تەبەن ئەم قەرزی لە مردن ڕزگارکردنە وەکو ئەوە وایە وا بیری لێ دەکرێتەوە کە ژیانی ئەو کەسەی کڕی بێت. و کاتێک ئەم کەسە ئەو هەستە دەدا بە کەسەکەی بەرامبەر کە ئەو ڕزگاری کردووە و ئەوەی بەرامبەریش ئەو هەستەی هەیە کە ئەم ڕزگاری کردووە هەست دەکات چۆتە ژێرباری قەرزێکەوە کە ئەم قەرزە بە ئاسانی بۆی نادێتەوە. واگەر ئەم کەسە هەر بیەوێ فعلەن ئەو کەرامەتەی کە مرۆڤەکە هەیەی و عیبارەتە لەو ویستە ئازادەی کە هەیەی ئەم ویستە کۆنترۆڵ بکە ئەگەر بیەوێ ئەو ویستە کۆنترۆڵکە هەموو جارێ ئەمە ئەوەی نیشان دەدا کە ئەم ژیانی ئەوی کڕیوەتەوە. و تەبەن لەم شوێنەشە کەسەکە دەبێ بچێتە ژێرباری ئەوەی کە ئەم کەسە ڕزگاری کردووە هەرچی پێوت بیکە لە بەرامبەر چی لە بەرامبەر ئەو قەرزەی کارگیز نادێتەوە. لەبەرەوە لە بچووکترین شتەوە کە عیبارەتە لەوەی کە تۆ بەزەیی نیشان بدەیت بۆ ئەو کەسە کە تۆ یارمەتیت داوە خەریکە لە برسا دەمرێ خەریکە نانێک نێ بیخوا برسیەتی نانێکی پێدەدەی بەمە فعلەن ینی مەسی کەرامەتی ئەو کەسەت کردووە. ئەی کەواتە چۆن لەناو کۆمەلگایەکی وایە کەرامەتی مرۆڤ دەپارێزرێ لە کاتێکا مرۆڤەکان هەمووی مهەیەن بۆ ئەوەی کاتێک یارمەتی یەکتریاندا یەکتری قەرزار بکەن و کاتێک یارمەتی دەدات لە بەرامبەر ئەوە شتێکەیە کە دەیەوێت ینی و تەبەن چەند مووقفەکەی ئەو کەسە ینی لە شوێنێکا بێ کە ژیانی مهەدەد بێ بۆ لە ناوچوون ئەوەندە ئەو شتەی ئەم کەسە لەویا دەیکات گرانباکەی بەرز دەبێتەوە. بۆیە من لێرەم بنەمایە دەبەسم بە چیەوە بە پێداویستیە ئەساسیەکانی مانەوەی مرۆڤ ینی ئەوەی کەوا دەکات کە مرۆڤ بەبێ ئەوەی محتاج بێ بەوانی تر بتوانێت بمێنێتەوە بەبێ ئەوەی منەتی ئەوانی تر هەڵگرێ بمێنێتەوە. واز دەکەم بنەمایی پاراستنی کەرامەت ڕەبتی پەیوەندی زۆر بەوە هەیە کە لە ناو خۆمانە ئێمە بە منەت ناوی دەبین ینی کەسێک شتێکت بۆ دەکا و منەتت بەسەرا دەکات. ئەوەی کە کوردەواری دەڵێ گۆشتی لاڕانی خۆت خۆی لە منەتی قەساب باشترە. تەبەن ئەم مەوزوعی منەتە شتێکی زۆر سەختە لە ناو سایکۆلۆژی بە تایبەتی کووردە و لە ناو ئەم مۆراڵەی کە لێرە ڕێکخراوە بەردەوام ئەم منەتە کار دەکات کە دواتر دێمە سەری. بەڵام ئەوەی کە لە ناو ئەو مۆراڵە ئەوروپیا ینی مۆراڵەکە بە جۆرێ ڕێکخراوە کە ئاوا بێ ئەم منەتە دروست نەبێت ینی بۆ ئەوەی کەرامەتی کەسەکە پارێزراو بێت. ئەمە چۆن کراوە؟ کاتێک کەسانێک گەن لە ناو ئەو کۆمەلگە پیشەیە هەلی کاریان هەیە و دەتوانن کار بکەن و هەلیان هەیە بۆ کار و کەسانێکی تریشەیە هەلی کاریان نییە دەتوانن کار بکەن توانایان هەیە بەڵام کارەکان بۆ نمونە کاتێک کە دابش دەکرێنە و کارانە بەشی هەموو ئەوانە ناکات کە توانای ئەو کاریان هەیە. لەبەرەوە هەندێکیان بێکار دەمێننەوە هەندێکیان کار دەکەن و ئەوانەی کار دەکەن دەبێ باج بدەن بە حکومەت و ئەم باجە ئیشێکی زۆر زۆر گەورە دەکا بەڵام کاتێک ئێمە وەک باجێک دەیبینین هەرزاز دەکەین تاکە باش دەدا بە حکومەت هەز دەکەی لەمە شتێکی زۆر زۆر ئاساییە. بەڵام لە ڕاستیە ئەم مەوزوعی باجە ئیشێکی زۆر زۆر گرنگ دەکا
کە ڕەبتی بەو بنەمایەوە هەیە کە کەرامەتی مرۆڤەکان لە دەستی یەکتر دەپارێزێت. بابزانی نەمە چۆنە. ئێمە وتمان پێشتر کۆمەڵگای مۆدێرن تاکەکان پەروەردە ناکا بۆ خێزان، پەروەردەی دەکا بۆ کۆمەڵگا. کە پەروەردەی نەکرد بۆ خێزان و بۆ کۆمەڵگا پەروەردەی کرد، ئەو کاتە لە ناو کۆمەڵگا شتێک هەیە کە وەکو دایک و باوک وایە خاوەنداریەتی لەو تاکە دەکات. دەکرێت ئێمە ئەو دوو شتە کە وەکو دایک و باوکی ئەو تاکە کۆمەڵایەتیانە وایە، یەکێکیان ناو بنێن دامەزراوەی حکومی، ئەوی تریان ناو بنێن دامەزراوەی شارستانی و ینی کۆمەلگای مەدەنی و ڕێکخراوە ناحکومیەکان و ئەوەی کە خەڵک خۆی ینی دەیکا بۆ خۆی وەکو ینی ئەرکێکی سۆشیالە، ئەرکێکی کۆمەڵایەتی کە دەیکات. بۆ نمونە کەسانێکگەن کە دەوڵەمەندن، پارەیەکی باشیان هەیە و ئەمانە کۆمەکی ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی دەکەن، ئەوانەی کە فریای تاکەکان دەکەون لە دۆخێکی دیاریکراوە. و ئەوی تریان ئەوەیە کە حکومەت ئەم کۆمەکیە دەکات. و دەکرێت ئەمە حکومەت وەکو باوکەکە ناوبەرین و وەک کۆمەلگای مەدەنیش یا ڕێکخراوە مەدەنیەکان دامەزراوە شارستانیەکان بە دایکی کۆمەلگانی دایکەکە ناوبەرین. ئەی منداڵەکان کێن؟ منداڵەکان هەر کەسێکە لە منداڵێکەوە کە تازە لە دایک دەبێ و هاوڵاتی ئەو وڵاتەیە تا دەگاتە کەسێکی بەتەمەن. ینی باپیرەیەکی ناوخێزان و منداڵێک یەک باوک و دایکی کۆمەڵایەتیان هەیە، بەڵام ئەمانە لە ناو خێزانە هەر چەند کەسێک دایک و باوکی بایلۆجی خۆی هەیە. طبعا لە ناو کۆمەلگای مۆدێرنە خاوەنداریەتی، دواتر ئەمە باورتر باسی دەکەم، خاوەنداریەتی دایک و باوک بۆ منداڵ هەڵدەوەشێنرێتەوە و ئەم خاوەنداریەتیە دەدرێ بە دایک و باوکە کۆمەڵایەتێکە، ینی دایک و باوکە گەورەکە کە عیبارەتە لە حکومەت و کۆمەلگاشە، ینی دامەزراوە شارستانیەکە. و کاتێک ئەمە هەڵدەوەشێتەوە، ئەمە ڕەبتی بەوەیە ئەو فکرەی خاوەنداریەتیە کە وا دەکا کەرامەتی ئینسانەکە بکەوێتە خەتەرەوە، ئەم لەمە تاکەکان نەجاتیان بێت. طبعا ئەلێرەوە تاکی سەر بەخۆش دروست دەبێت. ئەوەی کە پێی دەڵێن تاکە کەس کە دەڵێن لەوێ تاک هەیە لێرە نییە، ئەلێرەوەیە، ینی کە لەوێ تاک هەیە و لێرە نییە، چونکە ئەو مڵکیەتە کە مڵکیەتی خێزانە دەگوازرێتەوە بۆ دایک و باوکێکی تر کە عیبارەتە لە حکومەت و کۆمەلگای مەدەنی. و من کاتێک کۆمەلگای مەدەنی یا بڵێن دامەزراوە شارستانیەکان مەدەنیەکان ناو دەنێم دایک، وەکو بڵێ لەبەر ئەوە بە شێوەیەکی خۆبەخشانە ئەم دامەزراوانە کار دەکەن. یعنی هەر خەڵکەکە خۆیەتی لە ڕێگەی ئەو دامەزراوانەوە کارەکەی خۆی کارێک دەکات بۆ خۆی. و ئەوی تر ناو دەنێم باوک، چونکە لە ڕاستیا حکومەت مەسافەیەکی هەیە، ینی مەودایەکەیە لە بینی حکومەت و خەڵکە، دامەزراوەی حکومی و خەڵکە لەگەڵ دامەزراوەی ناحکومی و خەڵکە. ینی دامەزراوەی ناحکومی وەکو وابێ هەر خەڵکەکە خۆی بێت، ینی وەکو وابێ دایکەکە بێ لە ناو مناڵەکانە. بەم شێوەیە میتافۆرە بەکاردێنم بۆ شتەکان بتوانین بە باشی وردیکەین. ئەو کاتە کام کەسە باش دەدا وەکو ئەوە وایە پارە پەیداکە بۆ خێزانە گەورەکە کە عیبارەتە لە کۆمەلگا، و لە سەرێکەوە پارە پەیدا دەکات لە سەرێک وەکو ئەرکێک، ئەمە ئەرکێکە و ئەمە کە بە ڕەنجی خۆی پەیدای کردووە و دواتر وەکو ئەرکێک دەیدا بە حکومەت لە شوێنێکی ترەوە وەکو مافێک دەیدا بە تاکێکی تر. یعنی هەم دامەزراوەی حکومی و هەم دامەزراوەی شارستانی وەسیتێکە کە دەتوانێت ئەوەی لە تاکێکە کاتێکی کۆمەڵایەتی ئەرکە بیگۆڕێ بە ماف بۆ تاکێکی تر. یعنی ئەو تاکەی بۆ نمونە کە ئیشی دەست نەکەوتووە،
و داهاتەکەی بەرەبەرە وای لێ دێ کە نەتوانێ ئەوەی پێداویستێ ضەروریەکانی ژیانیەتی کە عیبارەتە لەوەی شوێنێکی گونجاو و شیاوی هەبێت، نانێکە بێ بیخواوە، تەندروستێکی باشی هەبێ، ئەمانەی پێدابینکە، ئەو کاتە ئەم نایە پەنابەرێ بۆ تاکێکی تر، بۆ باوکی یا بۆ خزمێکی یا بۆ کەسێکی، دێ پەنا دەبا بۆ باوکە گەورەکە، ئەو باوکەی کە شەخصێک نییە، یعنی ئەو باوکەی کە ینی باوکێکی کۆییە، ئەم باوکە ینی شەخصەکان وەکو بڵێ کۆیش کۆمەڵێ شەخصە کە وەکو ئەرک کار دەکەن و کۆی ئەم مواسسەیە وەکو یەک شەخصی کاپیتال گەورە باوکە گەورەکەی کە باوکی کۆمەلگایە، یعنی ئەوەیە کە دەتوانێت خاوەنداریەتی لە تاکەکانی ناو کۆمەلگا بکە، وە لەگەڵ دامەزراوە مەدەنیەکان کە دەتوانن بە ئامانشەوە خاوەنداریەتی لە تاکەکە بکەن. لەم حاڵەتە کە تاکەکە دەگاتە ئەو شوێنەی بۆمانەوەی پێویستی بە تاکە کەسێکی تر بێت، و لەو شوێنە ئەگەر بچێ لە تاکە کەسەکە داوا بکە کەرامەتی دەکەوێتە خەتەرەوە، ئەو کاتە باوکەکە دێ وەکو مافێک کە مافی خۆیەتی کەرامەتی پارێزراو بێ، داهاتەکەی وا لێ دەکا کە بەشی پێداویستەکانی و بەم شێوەیە ئەو پارەیەی کە لە حکومەت تۆ بۆی دێ وەکو مافێک بۆی دێ، لەبەر ئەوە ئەمە قەرزێک نییە کە ئەمی پێ قەرزار ببێ بە شتێک وەکۆی کە لە کەسێک وەری دەگرێت، و ئەمەی کە ئەم پارەی لێوە دێ شەخص نییە، کە شەخص نەبوو ئەو شەڕەنگێزیەی تیانە کە بیەوێ کەرامەتی بەرامبەرەکە بشکێنێ، یعنی باوکێکە بەبێ سایکۆلۆجی، باوکێکە بەبێ ئەو شتانەی کە لە تاکی مرۆییە هەیە کە وا دەکەن کەرامەتی بەرامبەرەکە مهدەد بێ بەوەی ئەو شتانەی کە تایەتی، و حکومەت وەکو باوکێک یا دامەزراوە ناحکومیەکان وەکو دایکێک لە ڕاستیە ئەوەیان تیان نییە کە لە ڕووی سایکۆلۆجیەوە لەم کەرامەتی کەسەکە بدەن، و وای لێ بکەن کە ناچاریکەن بەوەی کە خۆی یعنی بچێتە ژێر ڕکێفی تاکە کەسێک کە بە ئارزووی خۆی ئەم بجوڵێنێتەوە بۆ مەبەستەکانی خۆی، و ئەو باوکەی کە لەوێیە ئەو باوکە نەبرسی دەبێ، تینووی دەبێ، نەخۆش دەکەوێ، شوێنێکی پێویستە بۆ ئەوەی تایە بمێنێتەوە، و ئەم باوکە ئەم شتانەی نییە، و لەبەرەوە ئەم شتانەی نییە کاتێک ئەمە بۆ ئەو تاکە دەکات لەوێوە نایکا کە تاکەکە بکرێت بۆ خۆی و بە ئارەزووی خۆی ئەو کارەی پێ بکا کە دەیەوێت، نا تاکەکە دەخاتە ناو کارێکەوە کە بەو شێوەیە کار بکە، هەم ئەوەی کە تاکە کەسیە بۆ سوودی تاکە کەسی خۆیەتی ئەوەشی دەستکەوێ و ئەوەش کە بۆ سوودی گشتێ دەسیکەوێت، و ئەلێرەوە ئێمە باوکو دایکێکمان هەیە بەبێ شەڕەنگێزیەکان، بەبێ ئەو سایکۆلۆژیە خەتەرێک کە لە ئینسانە هەیە و ئەوانی تر دەکاتە کۆیلە، و جگەل لەوەش ئەم باوکو دایکە ئەو خەمەیکایانە خەمی تاکەکانە لە ڕاستیە خەمی منداڵەکانە، و لە بەرامبەر ئەمانە ئەمان هیچ ناکەن بۆ حکومەتەکە، چونکە حکومەتەکە یا دامەزراوە مەدەنیەکە لە ڕاستیە شەخصێکی بایۆلۆژی نییە تا ئەم پێداویستیانە هەبێت، و ئەمە دامەزراوەیەکە کە کۆمەڵێک کەس لەناو ئەو دامەزراوە وەکو ئەو ئەرکەی کە ئەو باوکە پێی سپاردوون، باوکە بێ نابایۆلۆژیە، باوکە کۆمەڵایەتیە، کارەکەیان جێبەجێ دەکەن و لە بەرامبەرەوە مافی خۆیان هەیە، کەواتە لێرە ئەم دوو دامەزراوەیە چی دەکەن؟ ئەم دوو دامەزراوەیە وا دەکەن ئەو پارەی بۆ نمونە من بە ڕەنجی خۆم پەیای دەکەم، و لە ڕێگەی ینی ئەوەی کە بەشێکی هەیە کە زیادەیەک وەکو زیادەیەک مامەڵەی لەگەڵ دەکرێت کە وەکو باش دەدرێ بە حکومەت، و حکومەت دەیداتەوە بە کەسێک کە کاری نییە و کارەکانەوەی کە دابەشکاوە بۆ ئەو کارێک نییە، یا بەرەوە کارێکی تر ناتوانێت کارەکە بکە،
و ئەمە ئەو پارەیە کە ئەم بە ڕەنجی خۆی پەیدایی کردووە دەیدا بە کەسێکی تر کە ڕەنجی لە پەیداکردنی ئەو پارەیان نەداوە. بەڵام ئەم کەسەی کە ئەم کەسە کە باجەکە دەدا بە حکومەت و لە ڕەنجی خۆی دەیدا بە حکومەت کەی خۆیەتی ئەمە تا ئێرە مڵکی خۆیەتی دواتر دەیدا بە حکومەت کە دەچێتە ناو حکومەتەوە ئەم پارەیە مڵکیەتی کەسەکەی لێدا دەماڵێت. یعنی لە پارەی شەخسێکەوە ئیتر وەکو پارەی شەخسێک نامێنێ، ئیتر ئەمەی کە دراوە بە حکومەت ڕەنجی ئەم نییە، ئەمە لە ڕێگەی ئەرکەکەوە بووە بە شتێک کە ئەم نایدات، ئەمە ئەرکە دەبێت جێبەجێ بکە و لە بەرامبەر ئەمەکە مافی هەیە ئەم کەسە. مافەکەی چییە؟ مافەکەی ئەوەیە ئەم کەسە ئەگەر هات و کەوتەت بارودۆخێکەوە و بارودۆخەکەی وەک ئەو کەسە بوو کە پارەکەی لە ڕێگەی حکومەتەوە وەکو مافێک بۆ دێ، ئەویش ئەو کاتە لەوانەیە ئەم لە ناو ئیشابێ ئەم باجەکە دەدا بە حکومەت و ئەو باجە وەکو ئەرکێک دەیدا، حکومەتیش دەیدا بەو کەسەی کە لە داهاتەکەی کەمە بۆی ئەوە کە ئیشێک نییە، ینی شوێنێکی فەراغ نییە بۆ ئیش کەم بتوانێت کارەکەی بکە. کاتێک کە ئەمە وابوو، ئەمە هەر وەکو ئەو وایە کەسێک لە کاتی ئەوە کە هەیەی بە کەسێک ببەخشێت کە نیەتی و نەقسی هەیە لە پڕکردنەوەی پێداویستە ئەساسیەکانیە. بەڵام کاتێ ئەم دوو کەسە تاکە کەسە یەکێکیان ئیش دەکا بەڕاستەوخۆ ئەوی تر پێویستێتی دێ داوای لێ دەکاوە ئەم پارەکەی پێدەدا، لە بەرامبەر ئەوە ئەو کەسە قەرزارباری ئەم دەبێت. وەکە قەرزارباریشی بوو کە ئەم بەخێوی کرد دەشتوانێ ئەو شێوازە لە ژیان فەرزکە لەسەری کە خۆی دەیەوێت، ینی ئەم دەیەوێت ئەو وارێت. و کاتێک کە ئەم هیچ ئیرادەیەکی نەما ئەو کاتەی ینی کەرامەتی نەماوە، ینی وەکو تاکە کەسێک وجودی نییە، ئەمە تەنها شتێکە وەسیلەیەکە بەدەست کەسێکی ترەوە. ئەوە لێرە کەرامەت زیانەکەی بەردەکەوێت. ئێسێر بکەن ئەمەی کە لێرە ئەم کەسە و ڕەنجە دەیدا وەکو شەخص ڕەنجی ئەوە و پارەی ئەوە، پارەکە وەکو ئەرکێک دەیدا بە حکومەت و لە ڕێگەی حکومەتەوە و پارەیە دەچێت بۆ کەسێک کە ئیشی نییە ڕەنجی نەکێشاوە وەکو ماف، بەبێ ئەوەی ئەم پارەیە کە ئەم کەسە دەیدا بزانێت دەدرێت بەکێ. ئەگەر بێت و بزانی بۆ نمونە من ئیش دەکەم و باش دەدەم و دەزانم ڕێک ئەم پارەی من کە داومە و باجە دەدرێت بە فلانە کەس، و من بە هیچ شێوەیەک ناتوانم بچم بڵێم ئەو پارەی تۆ دەیخۆی لە ڕەنجی منە، ئەوە پارەی منە تۆ دەیخۆیت، لەبەرەوە تۆ قەرزاری منی. بۆچی؟ چونکە ئەم پارەیە کە دەچێتە ناو لای باوکەکە دەبێتە پارەی وکی گشتی، لەوە دەکەوێت کە مڵکی تاکە شەخص بێت، تاکە کەس بێت، کە بوو بە گشتی ئەو کاتە لەوەی کە گشتیە ئەم پارەیە دێ بۆتە و ئەو کاتە ئەو باوکە وەکو مافێک ئەو پارەیە دەدا بەو تاکە بۆ ئەوەی پێداویستەکانی ئەوەی پێویستێتی بۆمانەوە لە ژیانێکی شایستە بمێنێتەوە تا ئەو کاتێک کە کاری دەست دەکەوێەوەیش دەتوانێت کار بکە و ئەو پارەیە پەیداکە کە دەتوانێت لێی بدا بە حکومەت وەکو باش. ئەلێرە ئێمە دەبینین ئەوەی کە وای کردووە کەرامەتی کەسەکان پارێزراوە بێ، دوو دامەزراوەی ئەساسیە لەوێ کە کار بۆ ئەوە دەکەن مرۆڤەکان کەرامەتی یەکتری بپارێزن لە ڕێگەی سیستەمێکەوە ئەم کارە دەکا و ئەو دوو دامەزراوە یەکێکیان دامەزراوەی حکومیە، ئەوێتریان دامەزراوەی شارستانیە. و ئەم بنەمایی پاراستنی کەرامەتی مرۆڤ وا دەکا کە پەیوەندی مڵکیەت لە نێوان شەخص و شەخسان نەمێنێت. یعنی چی؟ یعنی هیچ شەخصێک بۆی نییە هیچ کەسێکی تر، هیچ کەسێک بۆی نییە هیچ کەسێکی تر بکە بە مڵکی خۆی ئەگەر منداڵی خۆشی بێت.
بۆچی چونکە ئەو منداڵە ڕاستە وەکو لە ڕووی بایۆلۆجیەوە لەو بووە بەڵام ئەوەی خاوەنداریەتی لە منداڵە دەکا ئەو دوو دامەزراوەیە یعنی ئەو دایک و باوکە کۆمەڵایەتیە نەک دایک و باوکە بایۆلۆجیەکە و بە هەر شێوەیەکی تر کەس بۆی نییە لە ڕێگەی ئەوەوە کە ژیانی کەسێکیش ڕزگار بکە کە ناتوانێت مەجال نەدراوە بەوەی کە لەناو کۆمەلگایەکی ئاوا مەجال نادرێ بەوەی کە کەسێک ژیانی کەسێک ڕزگارکە چونکە باوکەکە ڕزگاری دەکات بەڵام لە حاڵەتێکا کە ئەمە بکرێت و ئەم کەسە کە ژیانی ئەو کەسێ ڕزگار کردووە بیکا بە کۆی لە باوکەکە بۆی هەیە سزای ئەم کەسە بدات لەبەرەوە هیچ مەجالێک دروست نابێ بۆ ئەوەی کەسێک بیەوێ کەرامەتی بفرۆشێ یا کەسێک کەرامەت بکرێ و بە شێوەیەکی قانونی و مۆراڵیف یعنی وەکو بڵێ لەو شوێنە کە ڕەبتی بە پێداویستی بنچینەی مرۆڤەوە هەیە مرۆڤەکە زەمینەی بۆ ساز کراوە کە بتوانێ یعنی ئەوەی دەستکەوێ کە دەبێت دەستی کەوێ بۆ ئەوەی بژی بەبێ ئەوەی پەنابەرێتە بەر کەسێکی ترکە لە بەرامبەریا وای لێ بکە داوای کەرامەتەکەی بکات یعنی داوای ئەوە بکە ئەم هەرچی ویست ئەوە بکە و ئەو نەتوانێت هیچ شتێک ئاوا بکە کە خۆی دەیەوێت یعنی ئەو کاتە خۆیەک وجودی نامێنێت چونکە ئەم کەسە ئیتر خۆیەک نییە چونکە ئەم خۆیە ناتوانێت داوای هەبێت و ئەوەی لێ قەدەغە کراوە کە داوای هەبێت و ئەم ڕێخستنە هەست دەکەم ڕێخستنێکی زۆر زۆر گرنگە بۆ تاکەکان و ئەو پەیوەندیەی نێوان تاکەکان گۆڕانی بەسەرادێ و ئەو ینی لادان لە مۆراڵەش دەبان شتانێکە کە من دواتر باسی دەکەم و شتەکان بەڵام بە جۆرێ ڕێکخراون کە تاکەکان ینی ئەگەر بشیان نەوێت لەو مۆراڵە لا بدەن یا مۆراڵ شکێنی بکەن یا یاسا شکێنی بکەن بە ئاسانی نەتوانن یاسا شکێنی بکەن بەڵام لە هەمان کاتیشا ئەم تاکانە لە ڕێگەی پەروەردەوە لە ڕاستیا مۆراڵێکیان تیا دامەزراوە چونکە ئەمە بە هیچ شێوەیەک لە ڕێگەی هێزەوە ینی ئەو شتە جێبەجێ نابێت و دەبێ و مۆراڵە لە ناویانە هەبێ و ئەو بنەمایە کار بکە و هەندێک جاریش لەو مۆراڵە لادانەیە لەلایەن کەسانێکەوەەوە بە شێوەیەکی یاسایی کۆنترۆل دەکرێت بەڵام کۆمەلگاکە لەسەر ئەوە ڕێککەوتووە کە ینی خاوەنداریەتیەکەی خۆی بۆ کەسەکان بە وەکالەت بدا بە ینی ئەگەر منداڵەکانی خۆشی بێ بیدا بە دایک و باوکە گەورەکەی کە هەیە و من لێرە کۆتایی بە سیمیناری یەکەم دێنم